لا سلێمانی بایکۆتی دەوام دەستی پێکردەوە و هەڕەشەی مانگرتنیش ئەکەن. کەرکووک خەریکە لە ڕێگەی پرۆژەیەک زبڵ و خاشاکەکەی بکاتە کارەبا. هەڵەبجەش بەدەستی ئاژەڵی بەڕەنلا هەراسان بووە و خەریکن چارەسەریەکەن. سڵاوتان لێبێت. ماوەیەک بوو بایکۆتکردنی دەوام لە هیچ شوێنێکی هەرێمی کوردستان نەئەبیسترا، بەڵام ئەمڕۆ فەرمانبەرانی ئاوی سلێمانی لە بەڕێوەبەرایەتیەکەیان هاتنە دەرووتیان بە گیرفانی بەتاڵ دەوام ناکرێت. داوایان کرد موچیان پێ بدرێت کە ماوەی چ ڕۆژەوەریان نەگرتووە. پەیامنێری 1964 کە بە مەیزانی چووە بەردەم بەڕێوەبەرایەتیەکە بینی زۆرینەیان دەستیان لە کار هەڵگرتووە و هاتوونەتە دەرەوەی فەرمانگەکەیان. بڕیاریان داوە لە بەردەم بەڕێوەبەرایەتیەکە گرت ببنەوە و دەوام ڕاگرن. یەکێک لە فەرمانبەرەکان بە 1964 وت ئەگەر موچەشیان پێنادەن با ڕۆژانی دەوامیان کەم بکرێتەوە. وتیشی ئەگەر داواکاریەکانمان کە هەمانە جێبەجێ نەکەن دەست دەکەین بە مانگرتن. ئێستا کاتی بڕینەوەی ئاژەڵە لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان، بەڵام لە گەرمیان ڤێتەرنەری ئەو ئیدارەیە ئاگاداری ئەو کەسانە ئەکاتەوە کە کاری برینەی ئاژەڵ دەکەن پێویستە خۆیان بپارێزن ئەگەر گەنەی ڕنگ زەردباویان بینی بەلاشەی ئاژەڵەکانەوە بوو واتە لە کاتی بڕینەوە ئاگاداریان بکەنەوە. پێویستە ئەو کەسانە کە برینە دەکەن دەستکێشی باشیان لە دەست بێت و جلوبەرگ و بەدلەی سپیش لەبەر بکەن بۆی ئەگەر ئەو ئاژەڵە گەنەی هەبوو لەسەر جلە سپیەکان ببینرێت و زوو ئەو کەسە سەردانی پزیشکیش بکات. دکتۆر محەممەد سەروەت جێگری بەڕێوەبەری ڤێتەرنەری گەرمیان بە 1964 وت پێش برینەکردن باشترە ئاژەڵداران ئاژەڵەکانیان بشۆنەوە و دواتر دەست بکەن بە برینەکردن بۆ ئەوەی پارێزراو بن لە نەخۆشی تای خوێنبەر بوون. کەرکووک ناوێت بۆ لەمە دووە زبڵ و خاشاکە کۆکراوەکەی لە دەست بچێت. کار لەسەر بیرۆکەیەک ئەکات بۆ ئەوەی بتوانێت لە زبڵ و پاشماوەی کۆڵان و گەڕەکەکان ڕووناچی بۆ ئەو شارەی دروست بکات. ئەمە ئەگەر سەر بگرێت دەبێتە یەکەمین پرۆژە لەسەر ئاستی عراق، بەهۆیەوە هەرچی دار و پەردوو و پاشماوە هەیە دەیگۆڕێت بۆ غاز و بۆ بەرهەمهێنانی کارەبا. پارێزگای کەرکووک لەگەڵ کۆمپانیایەکی ئەوروپی تاوتوێ ئەو پرۆژەی کردووە. سەرچاوێک لە نووسینگەی ڕاگەیاندنی پارێزگار بە 1964 وت تاکو ئێستا دوو دانیشتن لەبارەی ئەم پرۆژەیە کراوە لەگەڵ ئەو کۆمپانیایی کە پرۆژەکە جێبەجێ ئەکات. گفتوگۆکان تا ئێستا بەو ئاراستەیەن کە لەگەڵ کۆمپانیاکە دەگەنە ڕێکەوتن بۆ جێبەجێکردنی پرۆژەکە. دەچینە هەڵەبجە. ئەم پارێزگایە بەدەست ئاژەڵی بەڕەڵا لە شوێنە گشتیەکان گیری خواردووە. دیمەنی بەڕەڵاکردنی ئەمە ئاژەڵانە خەریکە لە حاڵەتەوە بێتە دیاردە و شاری ناشیرین کردووە. بۆ ئەمەش چەند فەرمانگەیەکی حکومەت هەر یەکە و بە پێی یاسا و ڕێنماییەکانی خۆی کار لەسەر نهێشتنی ئەم کارە ئەکەن. شارەوانی دەمێکە خەریکی دەست بەسەرکردنی ئەو ئاژەڵانەیە و هەروەها سزادانی خاوەنەکانیشیان ئەکات کە بۆ هەر مانگایەکی بەڕەڵا 150,000 دینار و بۆ گوێرەکەش 75,000 دینار لە خاوەنەکانیان وەرئەگرێت. ئێستا فەرمانگەی ژینگە هاتۆتە سەرخەت. سەرهەنگ عەبدوڕەحمان بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی هەڵەبجە بە 1964 وت ماوەی دە ڕۆژیان بۆ خاوەن ئاژەڵەکان داناوە بۆ ئەوەی بەپێی ڕێنماییەکان کار بکەن و مۆڵەتیان هەبێت. وتیشی هەر کەسێک پابند نەبێت یەکەم جار سزای پێبژاردننی بۆ ئەکرێت ئەگەر دووبارەی کردەوە سکاڵای لەسەر تۆمار ئەەکەین ئەگەر هەر بەردەوامیش بوو دەسەڵاتی داخستنی شوێنەکان لەگەڵ پۆلیس بەکارەهێنین. بەڕێزان هەندێک زانیاریتان پێ ئەڵێم لەبارەی ئەم ورچەی کە دوو ڕۆژ لەمەوبەر لە باڵەکایەتی کوژرا. ورچەکە هەندێک زانیاری لەسەر بڵاو کراوەتەوە. یەکێکیان ئەوەیە کە ئەڵێ ورچێکی تەواو کوردیە شوێنی ژیانی واتە لانکەی ژیانی چیاکانی زاگرۆسە. زۆر جار ئەو ورچە لە کوێستانەکانی بناری قەندیل هەروەها لە کوێستانەکانی باڵەکایەتیش بە فراوانی بینراوە. کۆمەڵێک وردەکاری و زانیاری لەسەر ئەم ورچە کە ڕەچەڵەکەکەی بۆ کوێ ئەگەڕێتەوە ئەوانە بڵاو کراوەتەوە. دیارە ئەو زانیاریانە فەرمانگەی ژینگەی سۆران بڵاوی کردوێتەوە. فەرمانگەیە کە تایبەتمەندە بە بواری ژینگە بە شێوەیەکی گشتی. بە پێی دوایین هەواڵ تاکو ئێستا ئەم ورچە نەدۆزراوەتەوە. ئەوەی کە بینیویەتی ئەوەیە کە هەندێک خەڵک ئەوانەی کە بۆ گژوجیای بەهارات چوونەتە ئەو شوێنە ورچەکەیان بە مردووی دۆزیوەتەوە و وێنەیان گرتووە. ئەگەر ناتاکو ئێستا نە فەرمانگەی ژینگەی سۆران نە شارەوانی بناری قەندیلیش کە ئێمە پەیوەندیمان پێوەکردن تاکو ئێستانیان توانیوە ورچەکە وەکو لاشە وەکو جەستا بدۆزنەوە. بەڵام شارەوانی بناری قەندیل
باسی لەوە کرد کە لە هەر کاتێک ئەوان ورچەکە بدۆزنەوە لاشەکەی ڕادستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکەن بۆ ئەوەی وەکو ورچەکەی پێشتر مۆمیا بکرێت و بە پارێزراوی بمێنێتەوە. بەڕێزان دەمەوێت ئەوە شتان پێ بڵێم کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ئەوە سێم حاڵەتی کوشتنی ورچی قاوەیە بە تایبەتیش لە ناوچەکانی بناری قەندیل هەروەها باڵەکایەتی. هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.